سڵاتن لێ بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لەگەڵم مامزە خۆشەویستەیە. ئەزیزان دیارە بەخێوکردنی باڵندە و مڕ و ماڵات یەکێکە لە هیوایەتەکان و یەکێکە لە کەلتورە کۆنەکانی میلەتی کورد. ئەم کەلتورە تاوەکو ئێستا کە هەر ماوە و هەربوونیشی دەمێنێ و بەتایبەت لە شاری هەولێر و دەور و بەری کە ناسراون با بەخێوکردنی باڵندە و مڕ و ماڵات. بۆ ئەمڕۆ من دەمهوێت سەردانی ئەم بازاڕە میلیە بکەم کە بازارێکی میلیە و زیاتر باڵندەکانی تێدا دەفرۆشێ و بازار دەکرێت. من دەمێ بزان ئاخۆچ باڵندەیەک لە ئێستادا پڕفرۆشترینەوە خەڵک چۆن ڕووی لە باڵندە و مڕ و ماڵات بەگشتی کردووە. لەوێ ئەڵقەم جارم لەگەڵم کەسە تایبەتانە و بەخێوکردنی باڵندە و دەربارەی باڵندە بێ ئێوەش بینەر و بیسەرمان بن. خازی ئەو چێریشکانە تۆزێک نوێنە ینی جیاوازن لە گەوانێت ئەوانە چیان پێ دەڵێن ناویان چیە؟ کەرشی هندی پێ دەرێت ئامستەر پێ دەرێت ئەمان لێژانە کەرشی هندیە بخۆی ئامستەر پێ دەرێت کێروێشکە خۆی هندیە؟ بەێ ئەوە هەمویان ئاوا بەتوک و بەمونە خۆیان؟ نانا هەندێک هەیە ئەوها بەتوکە هەندە شێلووسە ئەوان ئێستاکە لووسن بەس لە ڕووی ڕەنگەوە جیاوازن لە ڕووی توکۆیان لە ڕووی سیفاتەوەش دەگەی خۆمان جیاوازن کەروێشکە نایستی جیازنی هەروەچی هەموو خواردن چی دەخۆن بەس لەگەوەش ئەوە فەرخەیان بۆچی دەبی لە داگی دەبیتن فەرخیان بەتوکە هەروەکو بزن و شتیوە عیوان شوە بەس ئی خۆمان فەرخیان ڕوتە فەرخیان ڕوتە گچکیە ساقە سۆرەیە گچکەیە بەس ئیوانە نە ئیوانە بەتوکە هەروەچی خۆیان شکلی گچکەیە شکلی گچکەیە فەرخە و گەوریان و چیەکە شکلیان؟ نانا فەرخیان گچکەیە ئاکەدەبی بەس بەتوکە عینر وەچ خۆیان بەتوکە شێریشکەکانی خۆمان ئەو نەوەیان زۆر ینی زوو دەزێن هەفتا ڕۆژدارێک دەزێەوە ئەوانەی چ ڕۆژی خۆمان چ ڕۆژدارێک دەزێت ئەو لە ڕووی نرخەوە چۆنە خاجەوانە یعنی لە ڕووی سعرەوە سعریان چەندەوانە بە 30,000 بە 40,000 ئەوانە لە کەشوهای چ کودەجیوانە بزیکە فێنێبی هەم کەروێشک کەفی بە ساردی دێتن بەگەرمی دەختی دەچی شتێک لۆ کەروێشی واسە و خواردن چیان زیاتر بدێ حاجی کەرەوزی جۆ دەخۆ علەفی دەخوا ئەو شتانە خواردن لەناو حەدیقەی ماڵی ڕق ڕشتان دەخوا لەناو حەدیقەی ماڵی بەڕق بەخێو دەکرێت حاجیوان وڵا بەڕق بەخێو دەکرێت بە شوێنەکەی تەڕووی باش نییە قاچە گڕ دەبیتن من لە تقم ئەفتەکان بخوێن دەکەین مریشکە چیماچینە ئەلە شیشە خازە نەگەلێ لە ماڵش سەر لە ماڵش بەخێو دەکەیتم لە ماڵیتن بینی لەگەریان کۆ زوو سەردانیان دەکەیت درت پێ خۆش دەوی زۆر خۆشە شاو دەسم بۆ لە بەیانیان دەسم سبێن سەعات پێ دەسم نیۆڕۆ دەسم ئەدی کوتوانی وتە بۆ منە ناو هەولێرێ ناو شاری و تەیر و تواڵیش ڕاگری ئەو جێگە ئێمە لێنە پێشمە چۆلە ینی داروبارمان چاندووە هەنارە ترێ هەنجێر ئەسمیدارە بنی مندارتووە فێن کە جێگەکەی چتەیە ئێستاکەەوە لە ماڵ مریشی ئیسپانیم هەیە مریشی سینیم هەیە قازم هەیە مرای تورکیم هەیە مرای خۆماڵیم هەیە سیماچینم هەیە کۆترم هەیە ینی بەس بۆ جوانی نەبوو ئەو بابەتانت لۆ جوانی ڕاگرتیان وەکو بەرهەمیش ینی بۆ هێڵکەوەوانە یان وەکو جوانی خۆشیێک زیاتر وڵا زۆری لە بە خۆشیە بۆ سوودی نییە بەس بۆ جوانی بۆ خۆشیە هەموو خۆشیان هەیە بێگومان تایبەت بەڵێ زۆر خۆشە ئەگەر ئەو شتانت نەمێنێ ئەتوەکو خۆت هەست دەکەی نەقسەکتەیە ئەگەر منەوە شتانت بچێ شوێنێکی شتانە لێ قەدەغەکەن بەڵێ ئێستا دوو شتەیە لێرە یەکەمیان داروبار باغ ئەگەنەت بێ زوو توش نەخۆشی دەی یەشی لە ئەوروپا گەر نەخۆشە بێتی بەر ناو باغی دومیش باڵندە ئەگە باڵندە تەبێ ئەغەم و شتەم لێ دەچێتەوە خۆشە زۆر سێژی زۆر خۆشە دەچێت دیاریان زۆر جار خەمەکانت لەوێ نامێنن بەڵێ غەم نامێنێ بێغەم دەبێن فکر دەڕات بۆ جێگەشکە
ئەو کارەیە لە تەمەنی چەند ساڵیەوە بەخێوی دەکەیت ئەوە چی پێ دەڵێن ناوی چییە؟ ئەوە مامزی قەرەچۆقە مامزی کوردی خۆمانە ئەوە بەخۆی لە سێ ڕۆژی دوو ڕۆژ تا ڕۆژی ئەوها دەکردرێ بەگچکەی دەکردن داچان نمای مردیە یان لە جیان دەکردرێ مەزرعان دەفرۆشتەوە بەخێو دەکەی بە شیری حتا مانگ دوو مانجی شیری دەدێ هەتا سێ مانجی عمری بۆ سێ مانگ وێنجە و جۆ و جاو ئەو شتانە دەخواتنی ئەتیادی ئاسایش بەخێو دەکرێت لە مرۆڤ بەخێو دەکرێت هەتان بۆ پێش و ترێوەرەشەمان کردووە هەمان بە گۆرەمان کردیا زۆر جوانیش بەخێو دەکرێت کەویش دەبیتن ئێستا هاتە ماشکرد دەڕواتە ئەتیادی بڕگە لێتە ناو سیارەش عینە کارە چیویشمان هەیە کارە چوی بارزان عینە ئەوها تەسەرفاتی ئەو هەیە کەویە ینی لە ماڵش احتیادی لەگەڵ لە ماش احتیادی لەگەڵ مرۆڤ ناو مارەیە لە سفرەی نانی دەخوا هەنی و چمەشتی دەخۆن ئەوی دەخوا نان و خوارد و شتەمش دەخوا خواردنەکانی چییە زیاتر خواردنی زۆربەی وێنجە و کەرەز و تەڕە و تولۆ ئەو شتان دەخوا زیاتر بەس پیاز خراپە لەبەوەی بۆنی گراوی خراپە لەبەر بۆنی ڕوونی سوتای خراپە لەبەوەی پێتێک دەچی مامس خاستن کار بەسەرنا سەرەتا بە شیر و ئەوانە گەورەی دەکەن دواتر بە شیری گەورەی دەکەی بە شیر و شتی ئەوە ئێستا چی پێ دەڵێن ئەوە مامزی قەرەچۆغا کار مامزی قەرەچۆغ لە ڕووی نرخەوەوانە چۆنن ئەوە نرخیان ئەوە جاریکە دێ بە گچکایی بە ساوایی نێر هەرزانە نێر بە دوو وەرەقەی سێ وەرەقەی بەزمەیان گرانە مێ لە نۆ وەرەقەی دەڕوا هەتا چاردە وەرەقەی کە گەورە بیتن ئەو مێ چاردەوە پازدە وەرەقەی دەکات کە گەورە دەبیت چکە ئەوە ساری دوجار دەزێمێ ساڵی دوجار دەزێتن یەکەم ژی یەک کارە دووەم ژی دەبتە دوو کار معنای ساری چا کاری دەنی ئەگەر تێر بیتن خەڵک زیاترەوە بەخێو دەکات بۆی کە لە بۆ جوانیان لە بۆ خواردن و لە بۆ خواردن کەم تا چەند ئەمانە دەکوژێنەوە خەرک ئێستا درینای بیکوژ ئێستا گوناحی شەشتی و هەبکوژیەوە بەس لۆ مەزرعە هەیە کابرا هەیە لۆ مەزرعەتی هەیە لۆ عەدیقەیتی مارەی بەخێوی دەکا بەخوای بەدەگمەنگ بەکەمی ئەگە ئاگالی بە توژ نایەتن چکە مامز قسەک قەیما دەخواستم مامزی مڕەقەتیش لەوەی خەیمترا ئەو خارەکانی پێ دەرێن ئەوانی شێستا هەیە کەشەوەی کوردستان بۆ مامزانە شیاوە ئەوە خاستە لە بۆەوەی زۆر زۆر تەبیعیە لە بۆەوەی دەبیتن شتەکە مچکە مامزی قەرەچۆخی لە قەرەچۆخی هەر بە گەرمایە تۆ شارەزایك لە بەرواری مامز و بەخێبەرنێوانە چا مۆژگاری و کەسانە دەکەی کە هەیەە چۆن ئاگیان لێبی پێوەستی چی بۆ بکەن ئەوە ئاگەلی بنەکە چییە دەبیت جێکی فەڕع بیتن معنای لە 100 مەتر کەمتر نەبی 100 بەسەرەوە بی ئەجە هەیە دۆڵمەکە هەیە لە 100 مەتر کەمتر نەبی لە بەوەی مامز لە بۆی لیاقەی بە قەوت دەبیتن چکە دەبی لێ بدات بسا سەعادری لێ بداتن بترسێ چەند بترسێ مامز زووتر گەشە دەکات لە بەوەی ترسالەکەی ئەوەیە مامز تەب دەبی ئەگەر نەترسێ تەب دەبیتن جێکی گچکە بیتن ئەتوکا لە جێکی گچکە بی کا جێکی گەورە بینیە فەرق دەکاتن ئەجا ئەو هەیە مامزەش چەندی برێ گەمە دەگە بکە عەرەکەی بکەی پیاسی بکاتن ئەوها بەرلایەکەی ئەتیادی زوو گەشە دەکە گەورەش دەبی ئەتیادی تا حەسەنەوە بە بەغای شوێندەریەوە ئوسترالیا کۆکاتۆ سلڤەر کریستی پێ دەڵێن چی پێ دەڵێن کۆکاتۆی سلڤەر کریست ئەدیەوەی تەنیشتیەوەە لە ڕووی قەبارەشەوە ئەفریقیەوە جوایە ئەفریقیا چانیان قسەی دەکەن زیاتر بەغا بەوەی ناسرایە کە دەڵێن قسەی بە خۆی گەمانی دەکەن زیاتر گەمان دەکا و شایی دەکاوەیە قسەی زۆر هەژنۆ دەکەریمە چ فێدەی بە زمانی زیاتر پێ دەن زیاتر ئەوانە لە ناو ماڵش بەریاندە احتیادیە احتیالیە ناڕۆن واتەن نافڕێت والله هەیە نەچیان دەڕۆن نەچیان ناڕۆ هەیە باری دەکەین زۆری باری دەکەن چانیان لۆ قسەی زیاتر باشترن ئەوانەیە زیاتر فێ ئەوە چێندەریە ئەوە ئەفریقیا ئەفریقیا ئەدیەوەی کە لە خوارێ شەندێک لەو ئەوەیە ئەمەزۆنەوە ئەو بەرازیلیەوە بەرازیلی ئەوەیە تایلەندیا ئەوانە لە ڕووی نرخەوە چۆنن ئەوانە دەوری 12 وەرەقەیە 12 ئەدیەوە ئەوە عەب وەرەقەیە و 6 ئەوانە چ دەخۆن ڕۆژانە ینی دەبچیان بدێ لە ڕۆژەی دەخۆن هەناریان دێنێ گەرمشانی دەخۆن ئەی تووشی نەخۆشی شتی وادەن ئەرێ وڵا بەسقەی منەوەنە بەخۆی 56 سال دەژی ئەنی کابرای 12 وەرەقەی پێدا خۆ زوو تووشی نەخۆشی نامەش دەمرین خۆوارە من نانی ینی ئەوانە دوشی ئینسانی هیچی ئەوەی لەگەنی ینی هەر ڕۆژێک توش بێ دەمری یان عیلاجیان شەرنیا عیلاجیە دکتۆریە دکتۆری هەیە ئەوانە زیاتر خەڵک لۆ چ بەکاردێنی دەکڕین لۆ زەوقی لۆ مارە لۆ ماڵ لۆ منداڵ و شتی واش بەریا
مامەجان تۆ زیاتر چ دەفرۆشی لەو باڵندانە غندوري وميناء وتيرو عبو او ببغاء او نوعنا غندورە چیە تيرو او انا وتيرو عبو او ميناء ئێستا بلبلێ ئەمە پێی دەڵێن بلبل تيرو عبو بيدرنا بلي لەبەر چ ناوی لێنرایە نيرو ميخ تيرو خوش سويستيها وشي تيرو عبو چەند ساڵە زیاترە تو ئەو باڵندانە والله ماني ميجر لە ماڵش بەخێو دەکەی جگە لە فرۆشت ما له شيء ما نوعي ماني ئەوانە سیفاتیان چییە هەر لۆ جوانیە لو زوانيه ولو فرخه هيك دكا وانا انتاز زياده بي زودك الزاري بس سيسا ماجي دبت شعب زوت اوها خەڵک زیاتر کە دەکڕی لۆ چ دەکرێت وەکو جوانی لو زواني دك لو انتازي هي دكريتي هاي مثلا بيزق اللي دكري دزوتي دكري بازو زوتي دكري بيك سيسا ماجي زياده بي لما لو قدينا فروشتوها یعنی هەیەش بازرگانی بەوانە بکانی هي زوره لسما ليران وزمان لو ديتن ليران ديتن لو ما نرجع فلوشي ئەو تێر حبانە شوێندەرینە والله عمي نوعي هولندي هي عمي فرنسي هي عمي نوعي شان ئەوەی کە لەسەر ئەوەکە او مينا ايرانيه ولا مينا ليران غادي باكستاني مینای سیفاتی چیە زیاتر ولا سفاتي في قصيده بقصيده كاتن يعني قصيده قدك كوي لما الله كوي لي ئەوە چۆنە لە سێرەتاندانە نافڕێ ناڕ نافري يعني بارك راو بارك راو بارك بارك راو بس هو ماني فوق قصيده كان سي بي بري قصيده كان ئێستا دێمەکەنە و گەنجەی باسی ئەو ماڵ بکە ئەوە خازی لەگەڵ نەخۆشی کوونەوانە بخوي نخوشي يعني لا باشا عمري لا باشا لو نخوشي باشا لە بۆ نەخۆشی باشا عيب يعني ئەدی لە ڕووی نرخەوەکە حازی ئەوانە لە چەندەوە دەست پێ دەکەن لۆ چەند باخذ يعني رنجي نا مەبستم نرخە سعریان لە ڕووی سعري مغسل لها زاري هي تا ورقه شي ابو قرا كمان هي مغسل ورقه شي هي نوعك وبلايني هي باعفتها شهر زاري سعریان بەرز دەبتەوە ئەگەر بنوعاتي والزواني وريكاتي او نوعي شنو نوعك ئێستا هەندێکیان گچکەنە و هەندێکیان وانا گەورەتر او انجليزينا وانا ئینگلیزی انجليزينا اجنبي هذه قران ورقه الشي ده شايتي ده عفتايتي ده دوو مارت لە بەرکرددانا و یەکێکت لە دەستدانەوە ئەوەردە چەند ساڵی ئەو بینێت لەگەڵ ئەو مارانە ئاوا خۆشە شەشی بە خێراتتان دەکەم بەخێر بن سەر چاوم وەڵی ئەمنەوە هیوایەتمە بەخۆم مەرەقم زیاتر لەو مەرەقی خۆم مناوانە بە خێو دەکەم دەبینی هەیە دەکڕیتن بە دەگمەنە چ هەموو کەس ناوێتە ماری هەموو کەس ناوێت یا دەترسێ هەتوا بە خۆش بڕێک دەترسێ بینی خۆمان وڵی بینی خۆمابی ئاوا بگرتیتە دیانی ئەمنیش حەز دەکەم ترسم شکایە بەس ئێستاەوە خەریکە گەزت دێت نا چ نییەوە سوعبەتەوە شتانە هەردەبی بینمان خۆشە دیارەوە بینتان خۆش بێ ئەوانە چمارێکیان پێ دەڵێن زیاتر وڵی ئەتی زۆرە بەزە من هەمووی نارێم ئەنە کۆندە بابرێن ئەنە کۆندە احتیادیە گەورە دەبی درێژ دەبیت 5 متر 6 متر 4 متر احتیادیە تەمەنی چەندە بەخوای ئەمنەوە لە برادرش خۆم وەرگرتی کڕیتەوە 3 ساڵە لەکنەوێ لە کەمیش کەس بلەوانێت 4 سال 5 سارویەوە زیانی نییە لە بۆ نیتیم دەبمەوە کە دوێنە شەوێ 3 مارم برد بۆ لەوانە لۆ زەوق خۆم ئەو شۆژەوەی دەبمەوە زانیان نییە مشکلیان نییە یەکەم جار خەڵک دەترسێ دەرێ مار ئۆ مار چکە ماری دەشتەی خۆمان دەکوژی بە شەری بەس ئەوانە ئەو ڕوپینە ئەوانە هیچ جاریشان هەیە یان نیتیان پێوە نادەن ئەوانە ئەوانە ئەم لە ئەوروپام زۆربەی لە ئەڵمانیا لۆم دێوانە ئەوە هەموو هەونەوەنە ئەگە تەسویر بکاتن زۆر هەیە بەس ئەم مەرەقم بەخۆم لە ڕووی نرخەوە مارانە نرخیان ئەوە دە وەرەقەیە ئەوم هەیە 4 وەرەقەیە هەیتم 3 وەرەقە و نیوە ساری هەیە خەڵکیش بەکاری دێنێ ینی هیوایەتەوە زۆر سەریان مارانە زیاتر چ کەسێکن هەوڵاتی هەیە ئافرەتە مەرەقیتی زۆر احتیادی دێ دەکڕێت هەیە احتیادی زەلامە مەرەقێتی دێ لێم دەکڕی هیوایەتە لێ ماڵەوەش بەخێو دەکرێت لە ماڵەوە کەم ئەو شەوەی دەبمەوە ئەوەی دەبمەوە ماری خواردنیان چیە زیاتر گۆشتی دەخۆنەوەە ئەوە گۆشت خۆرنەوەە باش ئەوانەی کە مار بەخێو دەکەن ینی دەبێت کەشوهای مارەکەی چۆن بێت شەوی ئێستاوە پانکەکەم پێ هیچ احتیادیە شەوێ دەرکەی پێوت دەم جێگای سێبەربی لەبەر ڕۆژێ نەبی گونا عچکە گەرمە ڕۆژ بە خۆت زانی بەشەری لەبەر ڕۆژێ بیان لەبەر سەرمایە خراپە ئەوە احتیادی خۆی لە جەوەش تەبیعی عالیە باشە من مەبەستمە پرسم ئەو مارەی لای تۆیە مارێکی طبيعية يعني دەکرێت خەڵکی تکەش ئەوە ماری ئێرە جام ئەو مارەیە پەروەردە کراوە خۆمان بەکەلک نایە تۆش لەی خۆمانە ترسی تۆش لەی خۆمانە ترسی ئەرێ وەڵامیش دەترسم بەس دەیگرم دەیکوژمە من گرتی چشمە ئەلێرە چیویە کاتوێرە احتیادی گرتم پشتی میلیم گرتم مارەکە بەس دەی بزانی ها دوای پێ دووەدەدا کەسێ لە ماڵەوە تووشی مارێک دێت چۆن بتوانێت ئەو مارە لە ناوبە لە کوێیدا سەرەتا ئایا لەوانەیدا ئەم مارە دەمرێت لە تەپلی سەریدا ئەگە لە تەپلی سەری لەوانە دە برینداربی پێ دووەدەدا هەتا پێ نەدەواز لێنانی بڕێک مشکلەیە هەدی مار برینداربی لەگزاری لێت هار دەبی
کاکە دەست و خۆش بێت سەد چاوە. هەر ئاوا نێوانە خۆش بێت و خەتوشی زیاد ئەم مەیمونانە وەڵاوەش عینە مەیمونە هیوایەتە و خەرک دەیکڕی و زۆر ئافرەت دێ. چۆنامانە لە ڕووی ساڕەوە چۆنن ینی 6 وەرەقەیە 5 وەرەقەیە تا 5 وەرەقە چارنی 5 وەرەقە کەمتر نیە. خەڵک بۆ هیوایەت بەکارێنیان بۆ بۆ بازرگان هیوایەت خەرگۆ هیوایەت دەکڕی. هەکە خۆم هیوایەت ماوەی خۆمە نایفرۆشم. ئەو دانە بفرۆشێ نایفرۆشم ئیتکا. بەزەکە زۆر بی دەیفرۆشم دانەیەک بە خۆم دێنمەوە دائیمەن مەرەقمە من هیوایەت ما ئەوە لە ساری 2010 لەسەر شانما گە تەسویر دەکەی قماش فرۆژمە هەر مەیمونم هەبووە هەر هەم بووە. تۆ نێوانە چۆنە لەگەڵ تیر و توواڵ و بە تایبەت ئاوا مریشکۆمانە والله الحمد لله يعني تقريبا 3 سال دەبی لێرانە ئیش دەکەمەوە بەردەوام لە گەریان و پێشتریش لە گوندی مەحەدەل منداریەوە هەر لە گەریان ژیایمە لەگە تەیر و تار ینی هەر لە منداڵی و تیر و توواڵە بەخێو کردیان بەڵێ زیاتر وەکو هیوایەت وەردەگرتیان وەکو کۆبڵی کوڕین و فرۆشتن و بازرگانی تقریبا 3 سارە وەکو بازرگانی وەکو هیوایەت عەزم کردیە. باشە ستام و چێژێکی یان لێ دەبینی کاتێ دەچێت ناو باخچەکەت کە پڕ لە تیر و تواڵە. والله تام و چێژێکی زۆری ئێستام بەردەوام لە مارێ هەم بووە یعنی زاروەوە ئێستا 2 سال پێش ئێستا تقریبا نزیکەی بە 700,000 لێم مرد هەر ناشتوانم بە پێم تیر. یعنی 700,000 زەرت پێکرد هەر بەردەوام هەر بەردەوامیش ینی ئەوەی کە هایتم لە ماری خۆم جیاوازە لەگەرەوەی کە بازاری دەینمەوە جاروبار دەفرۆشمەوە ینی عەز دەکەم سەری ببڕم بمری بەرهەمی خۆم نەینمەوە وەکو هیوایەت عەزمەکە وەکو تیشی کاسیبیە کەشمان لەسەرەوەیە ئەو فترەی ئەنی کەتینە سەر ئیشی تیر و تواریە ئەوشەی دەکەم. خەڵک زیاتر وەکو هیوایەت دەیبیان بۆ بەرهەمەکەی و بۆ فرۆشتن و ئەمانە زیاتر خەڵکی بەگشتی خەڵک. بەخوای زۆر بۆ هیوایەت دەیبا یعنی لەوانەیە 150 زیاتر بۆ هیوایەت دەیبا هەشە مەزرعی هەیە دەچی بە خێوی دەکات و فترێک دوێ هەمان ئەو شەخصە تەلەفۆنمان لۆ دەکات و لی دەکڕینەوە لە بۆ ئەوی استفادە دەکات ئەمان جوچکەی دەبیان باڕی دەبیان مریشتی تەواوە دوای ئینتاجی دەبی دەبا یان هەیە عەزی لە هێلکێ فترێک بە خێوی دەکا دوای دەینیتەوە دەگۆڕی. ئەو مریشکانەی کە بای 700,000 لێت مردن بەهۆی چیەوە بوو؟ والله نەخۆشی بوو نەخۆشی ڤایرۆسی هەبوو یەک ئەم نیش تقریبان ئەو کاتی ئەو معلوماتەم نەبوو لەسەر دقیق وەکو عیلاج ئێستا و معلوماتەی بە بینەران بدە ئەوانەی کە ئێستا بەخێو دەکەن و معلوماتیان نییە پێویستە چۆن ئاگاداریان بن چ نیشانەیەکی نەخۆشی هەیە لە باڵندە بە دیار دەکەوێت بەخۆی وەکو نەخۆشی ڤایرۆسی ئێستا تقریبا نییە زۆر کەمە بەڵام گەرما تەسیری زۆری لێ دەکاتن سەرما و گەرما ئەجا ئەمنەوەی برێن زۆر دەرمانی بەیتەڕیان بەکارهینایە و جاری وار ئیسیفادەی کردێ جار بەڵام دەڕاستی زیاتری خۆمانە سماقاوی بەکاردەینم لە بۆیان وەکو ئەوە حەبیش عەبی خۆمانی بەکاردێنم ئینتیهابی سماقی ینی کو بەکاردێنم سماقی دەخمە ناو ئاوێ لە ناو ئاوی دەپاردن دوایە بە سرنجی دەیان دەمێت بەرێت بۆ چ باشە و سماق ئەم لە بۆ گەرمای هەم لە بۆ سەرمای یعنی تاقیمی دەکاتن نەخۆشیە کەشەیە ئەوەی کە تاقیم کردیتەوە مریشک دەوی لێک دەکاتەوە زۆر ینی ئەوە تا ئێستا کە کەم عیلاجی بەرامەکو تاقیکردنەوە ئەمن تاقیم کردەوە خورمام دایتێ بە خورمای ئەوەی کە زۆر بە سەختی نەیگردبی چابووە بە تەمای خوای زۆر بە زەرانە نایتەوە وەڵە خوای گەورە کویداوی هەروهایە الحەمدولله بەڵێ دەست خۆش بێ بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی دەبینن نێو ئەم بازاڕە میلیەی شاری هەولێرە کە تایبەتە بە تەیر و تواڵ و کۆمەڵە کەسی تێدا هەم وەکو هیوایەت ئەم کارێ دەکەن و هەم وەکو فرۆشتنیش بەردەوام لە نێو ئەم بازاڕەیە کار دەکەن من هەر لە نێو بازاڕە دەمێنمەوە لەم بازاڕێ بەردەوام دەم ڕاو سەرنجی زیاتری ئەم فرۆشیارانی باڵندە بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە ئێوەش لەگەڵمان بەردەوامن و بینەری کۆمەڵە شتی تایبەت بن کە لەم بازاڕەیە ڕۆژانە فرۆشتن و بازاڕی پێ دەکرێت. من بە تایبەتی ئیشی تقریبا ئەنواع باوەنداکەن بە تایبەت وەکو تەیر الحوب بە کوردی ئێسامە بە عام تەیر حوبە بە کوردیەکەیەکە باڵندەی خۆشەویستی ئەمە هەر خۆشەویستیان بۆ یەکەیان بۆ ئەمانە بۆ مرۆڤیش مەقسەد بڵێن تەشبینەوە کوڕێک کچێکی خۆشەوە یان کوڕێکی خۆشەوەیە یان وەکو دیارەک بۆ برادێک جوتێکی نێرومەکرێتە قەفەزێکە وەکو زینە لە باتی گوڵ ئەکرێ بە هەدیە
شتێکی جوانە ئەمەیان تۆزە سەرنجی ڕاکێشان بۆی کە زۆر بچووکە ئەمە چ جۆرێکە ناوی چییە؟ ئەمە ئەمە سێ نەوعی هەیە بەڵێ ئەمە بەعام فندس و زێبرا پێگوترێ بەڵێ ئەمە فندسە زێبرامانەیە لەمە گەورەتر فندس بۆچی ڕاگیری هەر بۆکو جوانیە نەخۆ ئەمە زینەیە وە خوێندنشیە خوێندنەکەی سەوتەکەی تۆزێک وەکو هۆڕن وایە تەمەشە ماکەکە نزیکەوە دەنگیشان بچوو کار وەکو خۆیان ئەمانە لە کەشوهەوایەکی چۆنە ژین مام ناوەند لە دەرەوە بێ لە ژوورەوە بێ ئەمانە تەبیعەتی ئینسانیان هەیە زۆر گەرمایان بێ ئەخنچیان زۆر سەرمایان بێ ڕقەبن چۆنم بۆ نەخۆشی بەرگەگرتنی نەخۆشی وڵا بەرگریان باشە بەرگریان باش بەڵام ئەهەم شت من یەک نەسیحەتێ بۆ هەموو خەڵکی کوردستان لە بۆ هەموو خەڵکێک و کە گوێ لە دەنگمانە باڵن دە بەخێوکردن هەر ئەوە نیە تۆ بەندیکە لە قەفەس جوان یەکەم شت تۆ تام و چێژی لێوەرەگری کە تام و چێژی لێوەرەگری ئەبێ خزمەتیکەی پاک و خاوێنی ئەو قاپ و ئەو تەرتیباتیکە مەقسەد بڵێن عولبەی ئاو ئەم عولبە ئاوە ئەبێ سێ ڕۆژ جارێ تەنزیف بکرێ قاپی خواردنەکەی سێ ڕۆژ جارێ ئەبێ بشوەرێ ژێریان ئەبێ پاکرێتەوە ئەمانیش ئەویان پێویستە لە برای خۆت حاڵی بە ئەمانە باڵندەن مرۆڤ نین ئەخۆن لە جێگا و خۆیان پیسەکەنەوە کە پاش ماوەیان ئەمێنێت لەگە خواردنەکە کاتێکەڵە ئەبێتە ڤایرۆس و نەخۆشی کە بۆ ڤایرۆس و نەخۆشی ئەیکوژێ ئەمەیان چ جۆرێک بوو ئەمەش هەر تێرە حوبە بەڵێ ئەمانە لە ڕووی نرخەوە چۆنم بە تایبەت ئەم بچووکانە نرخیان چۆنە و لە چەنەوە بۆ چەند دەست ئەمە پێشوو نرخی گران بوو جوتی فندس بە 10,000 بوو زێبرا بە 35 بوو بەڵام ئێستا لەبەرەوەی تۆزێک باری گوزەرانی خەڵک تەواو بالفعل جوتی مان کردوتە 5,000 بەڵێ فندس جوتی 5,000 بێ قەفەس زێبرا دەیە تەیر الحوبمانەیە تەیر الحوب جۆری جیاوازیان زۆرە ئێستا ئەم لەگەڵ ئەم زەردانی ئەو بلاوە نرخیان فەرقی هەیە نرخیان چەنە با لێک حاڵی بچینەوە سەر تەیر الحوب تەیر الحوب تقریبا دەوری 27 جۆری هەیە بەڵێ سپای جیک هەیە سپای دڵ هەیە جەرمەن هەیە ئوردن هەیە تەیر الحوبی هۆڵندی هەیە عادی هەیە وڵاتێکی یاساییش دەتوانێت ئەم شتانە جیاکاتوان ئێمە تیانەگەین ئێمە تێگەین مەقسە ئێستا کابرا کە دێ بەڵێن جۆریان کامەیە بەخوای باشترین جۆرەکان سپای جەڵە ئەبوو گوڵمان هەیە هەر لەم شێوازێ بە سەر پشتی گوڵە ئێستا من لەبەر دوکانم نییە لەبەر گەرمان ناتوان نرخی گرانە ناتوان دانیم بەس کاکەریم هەیە لێرە دوکانی ئەو ئەنواع جۆری لایە جوودی لە دۆری 75 مافۆقە ئەوانەی کە دەیبینە ماوانە لێرە زیاتر چینە خواردنیان دەرمانن ئەمان خواردن هەردوو ئەوەیە خواردنەوە هەم دەرمانیشە هەم خواردن هەم دەرمان ئەوی چی باڵندەیەکن ستا باڵندەکە باڵندە گۆست ئەوە لە دووسکەی زیاتر ئەوانە لە بۆ بلبلینە ئەمە چی ئەوەیان کە دەیبینە شامیە گەنمە شامی لە بۆ چییە زیاتر ئەوە زیاتر لۆ کەرەباوی شامیە و لەگەر کۆتری زازر بەس ئەو دنەوەیە خۆتان بەرهەم دەینێن یان ئاوە هەندێک بەرهەمەی خۆمان هەندشەیە ئەوروپیا خارجیە لێرە کۆمەڵەشتی تایبەتم دی ئەویان بە تایبەت ئەوەیان چی ئەمە ئەوە کرمەوە کرمە ئیشکراوەیە بەجددی کرمە بەڵێ ئەوە بزانی بە کرمی دەچی نانە کرمە ئەو کرمەیە لە کوێتان گرتیەوە ئەوە خۆی ئەوەیە خۆش برێ دادەنێنەوە هێرکە شتا ئەو بچ باشە ئەوە زیاتر لە بلولی خورمایی باشە وەکو عیلاج بەکاریدنێ خواردنە ئەوەکو عیلاج ئەو ناوایان ئەوەکو دەرمانە ئەوەکو دەرمان ئەدی ئەوە خەرچی هەبووە تێکەڵ کراوە ئەوەی لێ دەرچووە مە چییە؟ ئەوە گوڵە بە ڕۆژەیە و فستەقعبیدە و مۆزی ئیشکراوەیە و ڤیتامینە و زەنجانێ و ئەوانەیە بۆ چییە ئەوە زیاتر بە بەغایە بە بەغا و کاسک و ئەوانە نرخیان چۆنەوە وڵ هەر لە دەگۆڕێ بۆ نمونە بە کیلۆیە ئەوە بە کیلۆی بەرێ کیلۆ بە چەندە ئەوە کیلۆی بە 9,000 کیلۆ بە 9,000 ئەوانە شەر ئاوا کڕیاران بەکاری دێن وەکو خواردن نرخەکانیان چۆنە وڵا نرە لە دەگۆڕێ ئێستا ئی مریشکەیە ئی بلبل هەیە نرخ لەگەڵ زدایە
کازیز نزیک چەند ساڵات تۆ هەم باڵندە بەخێو دەکەی و هەم کڕین و فرۆشتنی پێ دەکەی نزیکەی 20 ساڵە بەڵێ هەم وەکو هیوایەت ئیشی لێ دەکەیان زیاتر وەکو بوارێکی بازرگانی وەکو هیوایەت ئیشی لێ دەکەم وەکو بازرگانیش ئیشی خۆم ینی معیشەتم لەسەر و تەیرەیە بەڵێ لە ماڵێ شات ڕایدەگریان هەر لە دوکانەیە لە مارەیتم گرانبایەکان لە مارێ ناهین مێرە چکە هەموو خەڵکە ئەو ئیمکانێتی نییە لە بازار لێ و تەیرە گرانبەهای بکڕێت ئەجا خەڵکە چی برن دەورەمەند تەیە زەنجینە هی باشی لە ماڵەوە دەی ئەمە لە مارە هیچمان شتی باش وەڵا گران ئێستا لە ڕادەبە دەردەرچوو ئێستا یە خورماخۆرە تا 10 ملیۆنی عێراقی دەڕوە یە خورماخۆر فاتی زمانەکانی فەرقیە لەگەر هەموو تەیرەکانیکە وەکو بیستانە بلبلەکە بیستانی چەمی پێدرێن باشترین بلبلە ئێستا لە ساستی ئەمە عێراق ینی دەگمەنە لە بەدرە و جەسانیەوە ئەوەی چێن دەرێ بەخۆی شوێن دەرێ تازی خۆمانە برێنی بەدرە و جەسانە بەدرە و جەسانە بە ئاسر کوردیشە بەڕاستی بە کوردیشە تەیرەکانەری خۆمانە بەس ئێستا داگیر کرانان کەتنە دەست برێن عارە بشتیوە ڕەسانەکەی بە ئاسر کوردیە و تەیرە تەیر و توال لە بۆ ڕاو زیاتر چۆنە و خەڵکەیە زیاتر خۆمان ئێستا وەختی زاوجێ نابێ ڕاو بکەن ئێستا لە جنوب وەختی زاوجێ ڕاو قەدەغەیە بەس لەکنەمە قەدەغە نیە ینی یاسایەک نییە بەڕاستی قەدەغە بکرێ چکە تەیرە گوناحە وەختی زاوجێ بچی بیگری بینی بفرۆشی ئەوە تەیرێکە چی پێ دەڵێن ئەوە ئێستا ئینگلیزیەوە تەیرە عوبە ئێستاوە لە دەوری 120,000ەوە خەڵک لەبووی ئینتازی ڕادەگری لە ماری بەڕاستی ئینتازی یانی قازانجی هەیە قانزادیکووە کابراگە بتەیرە قانزازی نەبی ڕناگری لە ماری هەشە بۆ جوانی و بۆ جوانی بۆ زەوقەکەی خۆی ڕادەگری لەبەر نەخۆشی و دەرون و شتیوە بەس زیاتر تەیری بەخێر دەکات ئەنی هەتانە مشتریواتان هەیەکان بۆ نمونە نەخۆشیان هەبێ لە ماڵەوە تەیری مشتریمانێ زیاتر مشتریەکان تا زۆرێکن وڵا ئەنواع دێتن بەڕاستی ئەنواع ئەشکار مشتریمانێ هەیە دێ بەس ینی ئینتازی دەکا بەسکە و شتی وای لێ دەگری لە بۆ فرۆشتنەوە هەشە بەس لە بۆ زەوقی خۆی ڕادەگرێت نەک لە بۆ پارە و لە بۆ فرۆشتنەوە بەس لە بە پارە بۆ نەخۆشی دەبن زیاتر زۆرێکی زیاتر خورماخۆرەی دەبن دەری عەزمان لە دەنجێتی نانی درمان پێ دەکرێتەوە چۆن دەخینن بەیانیان تەنها دەخوێنن بەعامەتەن ئەم تەیرێک بەیانیان زووتر زیاتر دەخینی لەبەرەوەی کەشوەوایەکەی ینی جێگیرە بەیانیان زوو هەموو تەیرێک زیاتر دەخێن تۆ شارەزایەک چی بۆ کەسانە دەڵێ کە باڵندە بەخێو دەکەن یان بولبول بەخێو دەکەن یان تەواوی تەیرەکان بەخێو دەکەن پێویستە چۆن ئاگیان لێیان دەبی ئاگیانێ بەڕاستی چکە و تەیرە ناسکە هەر دەبات و هەیە زیاتر نازانی بەخێوکە دێتەوە تەیرەکە دە ڕۆژ دەکەین دەبیان دەرێرکەی ناکە یان بەچکەی ناکات دەبی شوێنی سابت بێ و تەیرە تا شوێنی خۆی نەگرێتەوە بەچکەی ناکاتم ڕاستی تەیرەکان دەبی جێ خۆیان بگرن ئەو نانی هێرکە و بەچکە و ئینتازیان لێوەگرن ئەو جێگربوونی شوێنەکە چەند ڕۆژی پێویستە نزیک خۆی دەوێت تەیرێ بە مانگە 2 مانگ شوێنی خۆی ناگری خەڵکی مە زیاتر هەیە بەدە ڕۆژی دەباتەوە تەیرەکە دێنیتەوە بازارت بە زەرر دەداتەوە دەرێ هێرکەی نەکردی ئاخرەوە ناکرێت چکە شوێنی خۆی نەکردێ و تەیرە لە ئەوروپایە دێ لە ئەوروپای یەک جەوا لێرە شوێنی دەگۆڕێت جەوی دەگۆڕێ بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویستەوەی گوێبیستی بوون ڕاو سەرنجی ئەو هاوڵاتیانە بوو یان دەتوانین بڵاو فرۆشکارانە بوو کە لە بازاڕە میلەکەی شاری هەولێر ئەو بازاڕی کە زیاتر لە 30 ساڵە تەمەنیەتی تایبەتە بە فرۆشتنی مەڕ و ماڵات و ئەم زۆرە شتانەی کە دەبینن لە سەرشانی منە یارە بەشێک لەوانەی کە بەخێوی دەکەن وەکو هیوایەت کا لەسەرم باڵندانە دەکەن و باڵندانە بۆ هیوایەت بەخێو دەکەن و بەشێکیان وەکەوەی کە سەرشانی من مارێکی تەواو بەڵام ئەم مارەیە کەوی کراوە هیچ زیانێکی بۆ لاشی مرۆڤ نییە بەشێک هەیە تاوەکو ئێستاکە ڕۆژان و شەوان لەگەڵ ئەم مارانە تەمان بەسەر دەبا ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوای ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ